بەخێر بێن بۆ ئیمپراتۆریەتی فیفا جادوگەری خەڕ. چێ لەسەر عەرشەکەی دادەنیشێ یەکێتی تۆپی پێی نێودەوڵەتی فیفا لە سەرەتاکانی سەدەی 20 لە پاریس دامەزرا. بارەگاشی لە شاری زیۆرخی سویسرایە. ژمارەی وڵاتانی ئەندامی فیفا لە ژمارەی ئەندامانی نەتەوەی گرتوەکان زیاترە. ١٠٤ دانیشتوانی سەر زەوی یاری بە تۆپەکانی فیفا دەکەن. فیفاش وەک دەوڵەتەکان کۆنگرێسی تایبەت بەخۆی هەیە کە تێیدا سەرۆک و دەستەی گشتی و حکوومەتی هەیە بەڕێزەوە بەرامبەر سرودی تایبەتی فیفا دەوەستن. ئیمپراتۆریەتی فیفا پلان و ئامانجی زۆری بۆ جیهان هەیە لەوانە بەرەو پێشبردننی تۆپی پێ لە هەر کوێکی زەوی بۆ هەر کەسێک، ڕێخستنی پاڵەوانیەتی لە گرنگترینیان جامی جیهانی، باشترکردنی باری گەنجان و کۆمەلگاکانیان، لادانی بربەستی نێوانیان. دارایی فیفا لەسەر چەند داهاتێک پێیوەستا، لە گرنگترینیان فرۆشتنی مافی پەخشکردنی یاریەکان و ڕیکلام و هەروە یاریە ڤیدیۆیەکان. بەڵام ئەم هەموو ملیارە بۆ کێ دەڕوات؟ فیفا دەڵێ زیاتر لە ١٧ داهاتی لە پاڵاوانیەتەکان و بەرەو پێشبردننی تۆپی پێ خەرج دەکات. لە گەنجینەی فیفا زیاتر لە $1.5 ملیار هەیە، بەڵام تۆڕەکە هەردەم خاوێن نییە. زۆرێک لە گەندەڵی دارایی هەیە و بەدەواداچوونی بۆ دەکرێت. فیفا تۆپی پێی بۆ هەمووان دەوێت. ئایا ئامانجەکەی پێکاوە؟